بە مەبەستی دەربڕینی هاوخەمی و هاوسۆزی بۆ لێقەوما و زیان لێکەوتوانی لە ئافاوی چەند ڕۆژی ڕابردوو شاندێکی کۆمەڵی دادگەری کوردستان سەردانی قەزای چەمچەماڵ و ناحەی شۆڕشی کرد. شاندەکە لە هەر یەک لە محەممەد حەکیم ئەندامی مەکتەبی سیاسی و فاروق عالی و جەزا ئەحمەد ئەندامانی سەرکردایەتی پێکاتبوو ماڵی بەشێک لە قوربانیەکان و شوێنی ڕووداوەکانیان بەسەر کردەوە. کاک حاجی فاروقا و مامۆستا جەزا و وەفدێکی سەرکردایەتی کۆمەڵی دادگەری هاتوین لەم ناوچەیە لە چەمچەماڵ و تەکیە و شۆڕش هاوخەمی و نیگەرانی و ناڕەحەتی خۆمان دەرەبڕین و لافاوەی کە ماڵەکانی ئەم ناوچەی گرتووەتەوە جێ نیگەرانیە و ئەلحەمدولیلا خەڵکێکی چاک و باشن کە خواناسن شکرن بەو مقدرەی کە قەوماوە و داواشەکەن کە هۆکاری ئەم لافاوە دەستنیشان بکرێ و چاوەڕوانیان لە حکوومەتی هەرێمی کوردستان هەیە بە تایبەت بەرپرسانی ئەم ناوچانە کە هۆکارەکان دیاری بکەن و خەڵکەکە خۆشیان بە حەقیقەت هەندێک هۆکارە زانن میشەوەی لێرە جێ سەرسوورمان بوو دیارە هەندێکە ترسن ناوێ هەندێک کەس بێنن کە هۆکارن کە تەجاوزاتیان کردوتە سەر مڵکی گشتی یان شوێنی گشتی و ڕێڕەوی لافاویان گرتووە بە بیناوە بە هەندێ تەجاوزاتی تر ومێت دەکەم ئەنی حکوومەتی هەرێم جەریانە لەو ڕۆ بتوانێت ئەوانە چاک بکە بۆی دووبارە لافاو ڕوونەکاتەم ناوچانیان ئەگەر لافاو ڕێڕەوەکەی بکرێتەوە و ڕێڕەوی خۆی بگرێ و ڕوو لە ماڵی خەڵکی هەژار ئەم منتیقەیە ناوچەی ئەمفالە بەڕاستی ینی ناڕەحەتی هاتین ئێمە هەندێکیانمان بینی بۆ سوپاسی حەقەتەن خەڵکەکە خۆی سوپاسی هەم بەخشین هەم مەڵبەندی چەمچەماڵ هەم ئەنجومەنی ئێرەمان کە مسڵمانانە هاوکاریان بوون هاوخەمیان بوون لەگەڵیان بوون هەم هاوکاری مادیان کردوون و هەم هاوکاری کەلوپەلیان کردوون و هەم بەڕاستی لەگەڵیانە ماڵ و جادۆبانیان بۆ پاک کردوونەتەوە. هاوڵاتیان وێڕای نیگەرانیان لە دۆخەکە دەستخۆشییان هەبوو بۆ کۆمەڵ کە هەر لە سەرەتاوە لە خەمی خەڵکی زیان لێکەوتوو بووە. هاتوون کشتیان سەردانیان کردینەوە هاتوونە و دەستخۆشی لە هەموو لایەنەکانەکەین لە هەموو حیزب و کەناڵەکانەکەین کە هاتوونەوە سەردانمانەکەن. ئارە وەڵا گەلێ ئێمە مەمنونی هەمووانی هاتوون وەڵا داواکاری ماوەیە بە هاوکاری و خەڵکە بکەن خۆی در بەخۆی خەڵکی چی نییە. وەڵی دەستخۆشییان یەکەین بەڕاستی یەکەم ڕۆژەم پیاوانە فریای ئێرە کەوتن هاوکاریەکی باشیان گەیانە ئەم ماڵانە جێ دەستیان دیار بوو بەڕاستی دەستخۆشییان لێکم وەکو حەج حیزبی هەز لایەنی ئێمە داواکاری ناوکاری ئەم خەڵکە فەقیرە ئێرە بکە بەڕاستی خەڵکێکی زۆر مستاقن کشتی بەچکەی فەقیرن بەخوا کشتی داماوە بەخوا بەقەل و خاز و ئەلوانە گەرمانگایەکی ڕاگیر کردبێەوە بە ژیۆی ژیانەکەیەتی. کۆمەڵی دادگەری کوردستان وێڕایی سەردانی شاندی باڵای بۆ چەمچەماڵ و شۆڕش مەڵبەندی چەمچەماڵ و ئەنجومەنی شۆڕشیش لە سەرەتای دروستبوونی لافاوەکەوە لە خەمی خەڵک و بە دەمی لێ قەوماوانەوە بوون. دەستگای خێرخوازی بەخشینیش لەو هاوکاریەی خێرخوازان پێیان سپاردووە هاوکاری مادی بەسەر زیان لێکەوتوواندا دابەش کرد. چیانوری کەناڵی پەیام چەمچەماڵ.